لە دوانێکی تایبەت بۆ پەیام سەمیر بابووی خاوەن زۆرترین نازنا وەک ڕایەنەر تۆپی کوردستان مەرجەکانی بۆ بوون بە ڕایەنەر لە خولی نایابی عێراق ئاشکرا دەکات. یەکەمیشت تەداخلات نەبێت، دووەمیشت ئەو مدەڕیبە لە ئەلف هەتایە مەسمۆک و دروستکردنی تێب تێدا مەسئول بێت، چونکە کە تۆ دەرێت لە ئەلف هەتایە لە شکستەکەش هەر دەبی شکستەکەی باە سەرە خۆت. هی سێەم بەرنامە ڕوون بێت، بەرنامە دیار بێت، یعنی زۆربەی زۆری نادیەکانی کوردستان حتا نادیەکانی عێراقیش کە گفتوگویان لەگە دەکەیت جارێ ئەسڵەن هەنازان بەرنمەیان چی ئەمساڵە بۆ مانەوەی بۆ شەڕی میسالەن بەزنانی نازناوە یان بۆ ناوەڕاستە هەر دەرێن میسالن تۆ تەوقیعکە من لەگەر ئەو شتانەی نیمە. نقطەی چارەم یعنی دەکرێت ئەو فەریقانەی کە وەردەگری خاستن لە بیدایەتی تێبدەبی فەریقێک دروست بکەیت کە لە ڕووی ئینانی یاریزانەوە کە ئەو مەبەستەی هەیتت یان ئەو تەکتیکەی کە هەیتت یان ئەو هەدافانە هەیتت بگونجن لەگەڵ یارزان بۆ ئەوەی لە ناو ڕۆژی ڕۆژانە کە ئیش دەکەی تووشی وەختەی تاخیر لێ نەبات، چونکە لە ڕووی تەکتیکیشەوە لە ڕووی فەنیشەوە پێویستت بەندێک لاعیبەکە و لاعیبانە منسجم بن یان سەریع ئەو استیعابی ئەو تەکتیکەی بکەن. نقطەی چارەم کە نقطەی ڕئیسیە، یعنی بەرنامەی هەر بەرنامەیەک مادەی پێویستە. ئایا ئەو نادیانە کە تۆ دەچی میسالەن هەدەفیان چیە بەرنامەی مادیان یعنی مادەکەیان چۆنە، چونکە زۆربەی زۆری نادیەکان لە عێراق نەک لە کوردستان لەوانەیە هەندێکجا بەرنامە دیاربی بەڵام لە ڕووی داراوی چونکە سەربەخۆ نیە تووشی تەنگ و چەلەمە دەبێت، یعنی تووشی مەشاکل دەبی. بەس ئەوە وەکو خۆم شخصیان هەتا ئێستا لە فترەی ئیجازەمە یعنی ناتوانم بڵێم فکر لە داهاتوو بکەمەوە، بەڵام حتمما لە 3-4 هەفتەی داهاتوو فکر لە ئایندە دەکەمەوە ئینشاڵڵا.